بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست جمنجۆڵی داعش لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارە هێرم ڕووی لە زیادبوون کردو و شەوی ڕابردووش لە گوندێکی پارێزگای کەرکووک چوار هاوڵاتی مەدەنی لەلایەن چەکدارانی داعش شەید کران. بە میواندەرێک لە بەڕێزان لە کەرکووکەوە مەلا فەرمان محەممەد شارەزار لە کاروباری ناوچە دابڕێنراوەکان، هەروەها لە سلێمانیەوە سەرحەد قادر بەڕێوەبەری پێشووی پۆلیسی قەزا و ناحیەکانی کەرکووک تاوتوێ ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین. ئێرە پرسەیە و چوار گەنجەیە کە شەوی سێشەممە لەسەر چوارشەممە لە هێرشێکی چەکدارانی داعش بۆ سەرگوندی چەخماغە لە سنووری قەزای دبس گیانیان لەدەستدا. هێرشەکە لە سەعات 7:30 خولەکی شەو ئەنجام دراوە کە سوکاری قوربانیەکان و دانیشتوانی گوندەکە نیگەرانن لە دۆخی ئەمنی ناوچەکەیان. پێیان وایە هەوڵێکەیە بۆی گوندەکەیان پێچۆڵ بکرێت. والله ئەمە داواکاری یعنی تۆ گوێ بگرێ، ینی هیوادارم دەسەڵاتە بۆە تا داواکاریمە بێ. قەناعەتم نییە دەسەڵاتی کوردیە بێ. ئەگە هەیوایە درکی بەم هەموو مەترسیا کرد، یعنی چی؟ یەک لە داقوو، لە دووبز، لە ناو کەرکووکە، لە دیەکانە خەڵک تەعریبەکرێ، خەڵکە کوژێ. یعنی تۆ تەوێت من پێی بڵێم درکی پێ بکە و خۆی باشە زانێ. یعنی زۆر زۆرە، یعنی تاریبکردن چیکاکە ئەو هاتووە لە ناو ماڵەکەی منە چواری لە شەید کردو. ئەی چۆن تاریبەمە معنای چییە؟ ها؟ ئەو هاتووە ئەوێ من بکوژێ یا بکوژێ یان ئەتکوژێ یان دەبێ بڕۆی. لانی پەیوەندیدار برام کە تۆ شتەکە بوو لانی پەیوەندیدار چیت بۆ بکە؟ یعنی هیچیت پێ ناگەت. تۆ پێش ئەوەی شتەکە بێ با یارمەتی مندا و ئەمنیەتی من پارێزێ، نەگو کرد شتەکە بوو ئەنجاکەت بێ بۆڵای منەوە. ئەمنیەتی ئێمە خۆمان برام خۆمانەی پارێزین، بەخوا برا یەک ئەو خوای دووش خۆمان. ئەو گەنجانەی لە هێرشەکەدا گیانیان لەدەست داوە. لە کاتی هێرشەکەدا لە دوکانێکی نزیک گوندەکە بۆ کات بەسەربردن دانیشتون. ڕووداوەکە وەک ئەوەی لە گرتەیەکی ڤیدۆییدا دەردەکەوێت. تەنیا چەکدارێک هێرشەکەیان جام داوە، بەڵام بەپێی زانیاریەکانی پەیام کە لە دانیشتوانی گوندەکەوە وەریگرتووە 13 چەکدار بەشداریان لەو هێرشەدا کردووە. بەرپرسێکی یەکێتی لەو گوندە کە هاوکات مامی دوان لە قوربانیەکانە دەڵێت هەوڵێک هەیە بۆ جارێکی دیکە ئەو ناوچانە تەعریب بکرێنەوە. بەڵێ هەوڵێکی زۆر هەیە لەلایەن هەموو عارەبە شۆڤێنەکانە و تیرۆریستە خەوتۆکانی سنوورەکە. ئیتر هەوری ئەوادن کە ئێمە ئەوێ چۆڵکەن و بتوانن عەرزەکان دووبارە زەوتکەنەوە وەکو زەمانی جاران و بەڵام ئێمە نەک ئەو چوار شەهیدە. ئیستا ئێمە لەو دیێ هەتا ئێستا 16 شەهیدمان داوە. 16 شەهیدتر بدەن بەخۆ من شەهید بن، من ئەو دیێ چۆڵ ناکەم. ماوەیەکە جموجۆڵی پاشماوەکانی داعش لە سنووری ناوچە کێشە لە سەرەکان زیادی کردووە. هاوکات و دوای هێرشەکەی گوندی چەخماغەی دەبێت لە سنووری ناحێ ڕەشادی حەویجە لە هێرشێکدا بۆ سەرهێزەکانی حەشتی هۆزە سونەکان 7 چەکدار بریندار بوون. چاودێرانیش پێیان وایە بۆشایی ئەمنی و نەبوونی هەمانگی نێوان هێزەکانی سوپای عێراق و پێشمەرگە لە ناوچە کێشە لە سەرەکان هۆکارن بۆ زیادبوونی هێرش و جموجێڵی داعش لەو ناوچانە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان کاک سەرحەدەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەوارەت بە جموجۆڵی داعش تا چەند زیادبوونی جموجۆڵەکانی داعش مەترسی لەسەر ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم دروست کردووە. سەرەتا زۆر سواز بۆ ئێوە، سواز بۆ بینەرانی کەناڵی پەیامی خۆشەویست. پرسە و سەرخۆشیمان دەکە سوکاری ئەو شەهیدانەی دوێنێ هیوای چاکبوونەوە بۆ بریندارەکان نەخوازم. دیارە جوڵی داعش بەڕاستی ئێستا لە سنووری پارێزگای کەرکووک زیادی کردووە. هێزەکانی داعش ئێستا زۆر بە ئاشکرا لە سنووری قەزای حەویجە، ناحیەی زاب، ناحیەی ڕیاس
ناحی عباسی ناحی ڕەشاد تا چێتە سنووری قەزای داقوق و قەزای دووبڵ و ئەمان ئەوان بە ئاشکرا ئێستا لەو سنوورانە ئەسوڕێنەوە مەفارزیان هەیە هێزیان هەیە بە ئاشکرا هێزەکانی عێراقی تەنها ئەوان لە ناو شارەکانیان پاراستووە ئینا دەرەوەی شارەکان ئێستا هەمووی بەدەست شەکدارانی داعشەوەیە ئەوان چیان بێ ڕۆژانە لەو سنووریە ئەنجامیەدەن. بەڵێ بەس وەکو بڵین زیادبوونی داعش تەنە لە پارێزگەی کەرکووکە یاخود بڵین لە پارێزگەی سەلاحەدین لە دیالە لە ئەنبار ئەو پارێزگایانشی گرتۆتەوە بەتابەتی ناوچە کوردنشینەکان لەو پارێزگایانە. بەڵێ بە پێ ئەو راپۆرتانی کە بڵاوە کرێتەوە بە پێ ئەو معلوماتانەی کە هەیە ئێستا بە هەزاران چەکداری داعش لەو سنوورانە هەیە کە جەنابەت باسێکی ئەو سنوورانە ئێستا ئەکسەریەتی شوێنەکان بەدەستی چەکدارانی داعشەوەیە لە هیچ کاتێکا داعش لە سنووری ناحیەی پردیە و لەو گوندانیان نەبووە ئێستا داعش لەو سنووری ئەتوانێت چالاکی بکات لە ماوەکانی ڕابردووە چەند جارێک لێ پەلاماری هێزە ئەمنیەکانیاندا لەوێ کاری تیرۆریسیان ئەنجامدا ئەوان ئێستا زۆر وەکو ئیشارەتم پیا زۆر بە ئاشکرا ئەوان لە سنوورەکەی ئاسوڕێنەوە جموجوڵیان هەیە چالاکی ئەنجامەدەن هێزە ئەمنیەکان ئەوانی کە لە سنوورەکانە هەیە زۆر جار خەڵکی گوندەکان پیان دەڵێن ئەڵێنەوە چەکدارانی داعش لە فلانە شوێنایە ئەوە هاتن تەقەمان یەکەن ئەیان بینین هێزە عێراقیەکان پیان دەڵێن ئەوە واجبی ئێمە نییە ئێمە ئەمرمان پێ نیەت بچین ڕوبەڕویان بینەوە هێزە ئەمنیەکان ئێستا بەس دیفاع لە خۆیان دەکەن ناتوانن دیفاع لە هاوڵاتیانی ئەو سنوورە بکەن. بەڵێ بەس هۆکاری سەرەڵدانەوە یاخود بەهێزبوونەوەی داعش چییە لەو ناوچانەکە ئێستا هەندێک راپۆرتی هەواڵگری باز لەوەکە کە لە عێراق و سووریا بڵین سەروی 20,000 چەکداری داعش بوونیان هەیە. قوی کاتێکە حەویجە ئازاد کرا ئەو هێزانی کە لە مووسڵەوە هاتنە سنووری ناحیەی زاب هاتنە قەزای حەویجە هاتنە ناحیەی ڕیاض و دوای ناحیەی ڕەشاد و هاتنە ناو شاری کەرکووک هێزەکانی عێراقی هیچ مداهمەیەک یا بە دوواداچوونێکیان بە ئەو پاژماوانەی داعش نەکردی هێزەکانی داعش ئەوەی کە لە ناو شارەکاندا بوون احتیادی چوونە سنووری سلسیلەی شاخی جەبەل حەمرین چوونە دۆڵی زەرگە چوونە دۆڵی خەنازل لەو سنوورەیە مانەوە ئەوان هەر بیدایەت کە چۆن چوونەتەوێ لێ ماونەتەوە هەردێک جار لەلایەن تەیاری هاوپەیمانانەوە ڕاستە لیان دراوە خەڵکیان یەکوژراوە بەڵام وەکو هێزە عێراقیەکان نەیانتوانیوە تاکو ئێستا لە بیدایەتەوە تا ئێستا ئەو سنووریان پاکەنەوە ئەو وەزعە سیاسیەشی کە ئێستا لە عێراق هەیە ئەوە بەڕاستی بۆ ئەوان ئێستا گونجاوە جارێکی تر ئەوان خۆیان ڕێک بخەنەوە ئەو زەختەی کە لە سووریا لە سەریان بوو زۆربەی چەکدارەکانیان جارێکی تر هاتنەوەی عێراق و عادە نەزەریان کردەوە و خۆیانیان ڕێخستوێتەوە لە سنوورەکەیە. بەڵێ یعنی بە شێوێک دۆخە سیاسەکەی عێراق ملولانەی ئێران و ئەمریکاش کاریگەری هەبووە لەسەر بەهێزبوونەوەی داعش؟ بە تاکید ئەو وەزعە سیاسی کە ئێستا هەیە ئەو ململانی کە ئێستا هەیە کە ئەیبینین ئەو حاڵەتی خۆ پیشاندانانی کە هەیە ئەوە ساوەزەکە لەبارە بۆ جارێکی تری عادە نەزەر بکەنەوە خۆیانیان ڕێخستوەتەوە و هێزەکانیان لە شێوەی مەفرەزە ئێسا بووە بە قووەت ئێسا بووە بە هێزێکیەوەی کە ڕۆژانە ئەتوانن لە سنوورەکەی دەست بۆ شێنن ئێستا بەس دوێنێ لە دوو شوێنەوە پەلاماری هێزەکانی عێراقیان ناوە لە ناحیە ڕەشادەوەی کە لە گوندی چەخماخە بینیمان بەڵامەی گوندی چەخماخە تا ئێستا بەڕاستی داعش ئەعلانی نەکردووە کە بڵێ ئێمە بووین ئەو کارەمان ئەنجامداوە تۆزیە گوماناویە بەڵام ئەوان لە سنوورەکەی تاکو ئێستا ئەوان بوونیان هەیە و بە حقیقەت ناشادرێتەوە حکوومەتی مەرکەزیش ڕۆژانە ئەوان ئاگیان لە جموجوڵی ئەو هێزانی داعشەیە کە لە سنوورەکەیان و دیوە کار و چالاکی ئەنجام بەڵێ سپاس دەکەم کاک سەرحەت ئەگەر بچینە لای کاک مەلافەرمان کاک مەلافەرمان سپاس بۆ بەڕێزشتان ئەگەر بە کورتی پوختەیەکمان لە سەبارەت بە ژیانی کورد لە ناوچەدا بڕێنراوەکان بەتایبەتی لە سنووری کەرکووک بۆ باس بکەی دوایی بینە سەر ئەو دۆخەی کە ئێستا کورد پێگەشتووە لە چیەوە لە چ بڵێن بۆی چیوە ڕوویدایە خود ئەنجامەکەی چییە؟ قوربان زۆر سپاس بەڕاستی ئەوەی کە ئەمڕۆ ڕوویدا دوێنێ ڕوویە لە گوندی چەخماخە ئەمە کارەساتە ینی کارەساتی دەیەک نییە چوار شەهید نییە ئەمە کارەساتێکە نەتەوەییە کارەساتێکە هی خاکە کارەساتی کەرکووکە و بەڕاستی هۆکارە گرنگەکەی هەرەمە جارە نییە چەندی جار کارەساتی وا بووە مەسەلەن لە تەقتەق دەیەکە لەوێ فتێ لە من پێش ڕوویاوە دەی مامە عەلە غێر شیرنا و کۆمەڵە دێ لەو ناوە دێ کوردەکان کوردیتیان نەماوە ینی ئەمە ئیدامەی کارەساتی یەک لە دواییەکە
من هەرسەن ئەم کارەساتانە دێتەوە بیرم ینی کە تعریب و غەڵەکان ئەغەڵە هەڵدەکانی ڕابردوش دێتەوە بیرم کە دووبارە بنەوە قسێکی مامەسا برای مححمەد بە ڕەحمەد بێ دێتەوە بیرم لە ساڵی 91 بدایەتی 92 بوو کۆبولەیەکی پێکردین بەجموعەیە کادری یەکێتی بوو لە شەقڵاوە وتی وەڵی زەحمە نەبێ ئەگەر بە جەنابی مامزەلالی و کاک مەسعود بڵێن ئەگەر کوردایەتی وایە ئەگەر قیادەکردن وایە بەڕاستێمە دەوڵەتداری نییە ئەمە تەسلیم بوونە ئەمان ئەیکەن و بستەوە ماڵی خۆیان دانیشن باشترا ئێمە کردمانە سەبەت وەڵا ئێمە تو ئەنین بە مامزای بڵێن بەڵام بە کاک مەسعود حەقە تۆ بچی بە کادەکانی خۆیان بڵێ بەفعلی ئەو وەزعی کە لە دروستە بێت هەم لە کوردستان ئەو وەزع ئیداری کە هەیە و درێژەشە شاوە بۆ ئێرە چونکە بۆ معلوماتت ینی ئەو کاردانەوانی ئەو کارانەی کە لە ناوچەدا بڕاوەکان لە کەرکووک ئەکرێ ڕنگدانەوەی خراپی حکومڕانیە لە هەرێمی کوردستانە و من پێم وایە چەند جارێکیش دوومە تا ئەم دەسەڵاتە ببوورە تا ئەم دوو دەسەڵاتە بەم شێوەیە حکومڕانی بکەن لە هەرێمی کوردستانە و خەڵکیش وا بێدەنگ بێ و ئەمان نمونەشە وازیا بێ حزبەکانی تریش بێدەنگ بوون هێزەکانی معارەزەش بێدەنگ بوونە لە ئاستی بەڕاستی وەزعی ناوچەدا بڕاوەکان لەوە باشتر نابێ خراپتر ئەبێ و پێم وابێ وەزعی هەرێم و قەوارەی هەرێمیش زیاتر ئەکەوێتە خەتەرەوە بێنەوە سەر ناوچەی کەرکووک کاکە ناوچەی کەرکووک لە دوای ئۆکتۆبەرەوە لە گوندی پەڵکانە سنووری ئەو ناحەیە سەرگەڕان بێتە دووبس ئەو دیانەی کە لە بینی کەرکووک بۆ لای داقووق بۆ لای لەیلان هەموو ئەنە بەر شەڵاوی تعریب کەوتون یعنی ئەوەی کە مەسەلەن من نمونە دێنمەوە لە بینی کەرکووک دووبزە سێ دێ عەرەب تازە دروست کراوە دێی ئالبودێر کە دێی ئەلعەزە و دێی ئەزەهرا ئەم سێ دێیەکە کە شیعان ئالبودێر لە هینەوە هاتووە لە لای دیوانیەوە ناحەیەکە لەوە هاتووە باشە ئەم هێرشەی دوێنێ ئەگە هێرشێکە دژ بە دژە کورد نییە بەڕاستی بۆ مەبەستی تعریب نییە هەر گروپێ کردوێتی داعشە گروپێکی ترە عەشایری عەرەبی شۆڤێنیە هەرچی کردبێتی ئەمە بەڕاستی دژە کووردە مەبەستی دەرپەڕانی خەڵکی کوردستانە من دەپرسم بۆ لە تەختاق ئەیکەن ئەم کرداناکرێ بۆ لە چەخماخە ئەبێ بۆ لە مامە ئەبێ بۆ لە عەلەغێر ئەبێ بۆ لە دێیەکانی تر ئەبێ کوردەکان بەخێرە هەمووی 5 کیلۆمەتر نابێت لەو دیە عەرەبانە نابێ باش ئەیخوامە لێرە جێی پرسیارە بەڕاستی باشە بەس کاک مەلا فەرمان پاشان دیگە لەمەش ینی لە ناو کەرکووکە وەرە سەیری زاهیری تعریب کە ینی حتا زاهیری تعریب لە ناو کەرکووکیشە بە تەواوەتی پەرێسەنووە کاکە ئیقتصابی عەرز اقتصابکردن حەدیقە اقتصابکردن داژکردنی زەوی و زار ینی سیمای شار نەماوە سیمای شار وەرە ئێستا بڕە سەری ناوی ئوتێلەکان بکە ناوی مەطعەمەکان بکە یعنی نەکات ینی حتا ئێستا خەریکە سیمای تورکیاش زاڵە بەسەر سیمای شاری کەرکووکە یعنی لێرە پێکاتە ئەسڵەکانی شارەکە زەرەکەن ینی بۆیە ئەمە ئێستا لە کەرکووک ڕووەدا ئەمەی کە بەرامبەر بە تایبەتی پێکاتەی کورد پێشە بە یاسای زراعی بە هەموو ئەمانە بە دیارە چیان کردووە لە بەغاوە پەرلەمانتارەکانی پەرلەمانتارە شۆڤێنە عەرەبیەکان دیارە چی ئەکەن مەسەلەن نمونە ئەوەیە کە دێیەک داعشی لێ بووە لە کاتی پێشمەرگە لێرە بووە ڕووخاوە ئەمە هی کورد بووە ینی ئەمە کورد کاتی خۆی کوردی لێ بووە ئێستا چوونە داوای تەعویزەکەن وی عائیلەی عەرەبی بێتەوە لەبەر ئەوە ئەمە لە چیەوە ڕوویداوە بەرەنجامی چیە بە کورتی بێ مشکلێکی سیاسی گەورەیە ئێستا ئەو دەسەڵاتەی کە لە حزبی کە لە هەرێمە هەیە ئێستا ژەبیری شەڕە پۆستە لە بەغا شەڕە نەوتە شەڕە بودجەیە شەڕە پارەیە شەڕی ئەمانە ئەکەن ینی ینی ئاگای لە بەرسی کەرکووک نەماوە ئەجا خەتەرەکەی جگە لەو خۆیان نەماوە خەڵقیشان بێ ئومێد کردووە یعنی خەڵقیشان بێ ئومێد کردووە ئێستا خەڵکی کەرکووک تاکە حەل لە بەردەستی ئەوان ماوە خەڵکی کەرکووک ئەگەر ئەتوانێت با خۆی ڕێک بخاتەوە خۆ ئەگەرچی بۆ خەڵکی هەرێمیش وایە ئەبێ خۆی ڕێک بخاتەوە خەڵکی سلێمانی خۆی ڕێک خاتەوە هەولێر و دوهۆک ئەوانە خۆی ڕێک خاتەوە چکە تا خاوەنی ئەم دەسەڵاتە حیزبیە بە کورد یەکڕێزی کورد خەیاڵە 100% خەیاڵە و جگە لەوە شەڕی ناوخۆوە شەڕی نەوت و شەڕی بودجە و شەڕی پارە لەبەر دەرچی خەڵکی بزوتەوەی خەڵکی کوردستانە لەبەرەوە تاکە حەل ئەوەیە هەم خەڵکی دانیشتوی ئەو چوار شارەی هەرێم
و هەم دانیشتوی ناوچەدا بڕاوەکان بەڕاستیە بێ خۆیان مشوری خۆیان و بیر لە جۆرێکی تر بکەنەوە ئەم دەسەڵاتە لە بەرەوە خێریتیان نەماوە خێری بۆ میلەت نییە جگە لەوەی کە خێری بۆ خۆیان نەبێ. سوپاس دەکەم کاک مەلا فەرمان بەڵێ بینێرانی بەڕێز لە دوانێکی کورتمان هەر سەبارەت بە دۆخی کەرکووک لە بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی ڕێباز سابیر وەرگتۆ بەیەکەوە دەیبینی دواتر دەگرێنەوە لای کاک سەرحەد قادر. هەمومان نەزانین لە دوای 16 ئۆکتۆبەرەوە کەرکووک و جەرناکۆکان بە دۆخێکی زۆر نەخوازرا و ناهەموارە گوزەر دەکا ئەو هەموو پێشەلکارانی کە ئەکرێ بەرامبەر هاوڵاتیانی شاری کەرکووک بە تایبەتی ئەو جوتیارانی کە بە هەزاران دووەنیمیان لێ زەوت کراوە کە ئێستا لە ماڵ و حاڵیان دەرەکرێن تەعەدایان لێ دەکرێن دەستن سەریان ئەمانە هەمووی گرفتێکی زۆر گەورەن و قەنەعەتمان وایە ئەم گرفتانە هۆکاری ئەوەیە کە چارەسەری بنبڕی بۆ نەکراوە بەڵکو هەر کەسێک کە ئەدێ وەکو پینەکردن پینەیەکی ئەکانە چارەسەری بنەڕەتی بۆ ناکە. ئێمە هەمومان نەزانین پێش 16 ئۆکتۆبەر هەموو جارێک کە گفتوگۆ لەگەڵ بەغدادا دەکرا کەرکووک لە پەراوێزی کۆبنەوەکانە باسەکرا بۆ لەبەرەوەی ئەو کاتە هەردوو حزبی دەسەڵاتدار ئیسفادەیەکی زۆران لە کەرکووک دەکرد بە بردننی نەوتەکەی و خەڵکەکەشی لەو ناڕەحەتیە ئەژیان. بەڵام دوای ئەوەی کە ئێستا لە دوای 16 ئۆکتۆبەرەوە کەرکووک لە پەراوێزی کۆبوونەوەکانە وەکو کارتی فشار لەگەڵ بەغدایە باس ئەکرێ ئەمەش گرفتێکی زۆری بۆ هاوڵاتیان دروست کردو هاوڵاتیانی بێئومێد کردو بەوەی کە وەکو پێویست ناتوانن گرنگی بە هاوڵاتیانی شاری کەرکووک بدەن بەڵکو ئەسڵان ڕەنگە هەر خۆیان بە خاوەنی کەرکووک نەزانن بەڵکو لە مەسلحەتێکی هەتا مەسلحەتیان لەگەڵا بگونجێ ئاوان خاوەنی کەرکووکن. بۆیە ئێمە وەکو حیزبە کوردستانیەکان کە کۆبووینەوە بڕیارماندا کە لژنەیەک دروست بکەین ئەو لژنەیە یاداشتێکمان نووسیوە لە یاداشنامەکەمانە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان داوامان لێ کردوون کە پێویستە کەرکووک بکرێتە یەک پاچێج لەگەڵ بودجە لەگەڵ کێشەی زەویزار لەگەڵ کێشەی نەوت ئەمانە هەمووی بکرێتە یەک پاچێت و یەک پاچێز لەگەڵ بەغدایە گفتوگۆی لەسەر بکرێ ناکرێ کەرکووک جا بکرێتەوە لەبەرەوەی بەڕاستی خەڵک بێئومێد بووە خەڵک ناڕەحەت بووە خەڵک وای لێ هاتووە کە ئێستا بڕوای بەهیچ شتێ نەماوە. بۆیە زۆر گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان بێتە سەرخەت و داوا لە حکوومەتی ناوەندی بکە لە گفتوگۆکانیانە کە چارەسەری ئەولەوێت بۆ چارەسەری کێشەی کەرکووک بێ. هەروەها ئێمە داوامان لێ کردوون کە چیتر ناکرێت لەسەر کەرکووک ململانەی حزبی بکرێ. ئێمە هەمومان نەزانین لە دوای 16 ئۆکتۆبەرەوە لەبەر ململانەی تەستی حزبایەتی هەردوو حزبی دەسەڵاتدار نەیانتوانی کۆبنەوەی ئەنجومەنی پارێزگا بکەن نەیانتوانی پارێزگارێک کە لەسەر پشتی کووردە دابنن. ئەمە وای لێ کرد کە لەو ململانەیە وای لێ کرد کە هەتا ئێستاشی پێوە بێ کە پارێزگارێکی بۆ وەکالەت هەموو ئیشەکان ئەکا ئەو ئیشانەشی ئەو بڕیارانشی کە دەریەکە لە قازانجی پێکاتێک و لە دژی پێکاتێکی ترە بە تایبەتی پێکاتی کوردی وەکەوە زانی کە لە هەموو ئەو بڕیارانی کە ئەدرێن لە پارێزگای کەرکووکە کورد ئەو پشکەی وەکو حسەی خۆی بەرناکوێ. باشترین نمونەی بەرجەسەش ئەو تامەزرانەی ئەم دوایە بوو کە کورد لە 150 و زیاتریشە بەڵام لە پشتی دامەزراندنەکەیان لە 120 بۆ حساب نەکراوە. ئەوەی ئێمە ئەیبینین لێرە و لەوێ هەوڵ هەیە بەڵام هەوڵی تاچی هەیە هەوڵی دەسە جەمعی نییە. ئێستا خۆتەزانی لە حکوومەتی عێراقا لە تەشکیلەکردنی حکوومەتی نوێی عێراقیدا حزبە گەورەکان پشتی زۆریان بەرئەکەوێ گفتوگۆ لەگەڵ ئەوانە ئەکرێ بۆ تەشکیلی حکوومەت پێویستیان بەوانە. بۆیە پێویستە کورد بە یەک ڕیز بە یەک لژنەیەکی دانوستکار کە ئێستا خۆشبەختانە بڕیارن لەسەریداوە پێویست بوو هەر لە هەوڵەوە بە یەک شێوە لەگەڵ بەغدایە مامەڵەیان بکردە. پارتی وێچێتی ئەوەی کە ئەیبینم هەوڵیان دراوە بەڵام هەوڵی تاگلایەنەیە هەوڵی بچووک بچووکە بەڵکو هەوڵەکان هەندێژار بۆ وەرگرتنی پۆستە هەندێژار بۆ بەرزکردنەوەی تای تەرازوی هێزە لە هەرێمی کوردستانە ئەوانش مامەڵێکی ژیرانە لەگەڵ هەرێمی کوردستانە ئەکەن هەر جاری لەگەڵ حزبێکا بەتابێت هەردوو حزبی دەسەڵاتدار مامەڵیان لەگەڵا ئەکەن. ئێمە خەڵکی کەرکووک بەگشتی دڵخۆش نین بەو هەوڵانەی پارتویەکێتی دەبایە زۆر لەوە زیاتریان بکردایە و دەیانتوانی زۆر لەوە زیاتریان بکردایە وەکووتم لەبەر بەرژەوەندی حزبایەتی لەبەر ینی مەسلحەت و بەرژەوەندی تاچی خۆیان نەیانتوانی ئەو هەوڵە جددیە بۆ کەرکووک بدەن. بە حەقەت کەرکووکیان فەرامۆش کردووە بۆی ئێستا ئەوە لای تاچی کەرکووچیەکان ثابت بووە کە هەردوو حزبی دەسەڵاتدار کەرکووچیان بە مەبەستی خزمەتکردنی خۆیان ئەوێ هەتا نەوتی هەبوو نەوتیان لێ دەرەکرد کە ئێستا توانای
مامەڵەکردنیان نییە بەنەوتی کەرکووکەوە بۆ ئێستا دەستیان لێ شۆریوە بۆیە پێویستە پارتیوێکێتی هەردوو حزبی دەسەڵاتدار پێویستە لەمە و دووە هەوڵەکان بەدەستە جەمعی بکرێ هەوڵەکان گفتوگۆکان لەگەڵ بەغدادا کەرکووک بکرێتە پاچێجێ لەگەڵ بەغدا گفتوگۆی لەسەر بکرێ و هەمومان ئەزانین کە بم پەرتەوازەیە نەک هیچمان پێ ناکرێ بەڵکو ئەوەشی کە ماوە لە دەستی ئەدەین پێویستە هەموو خەڵکت بزانێت کە کورد لەوێدا زۆر نائومێد بوون نائومێد بوونەکەشی هۆکارەکەی ئەوەیە کە هەستەکەن پشتێکیان نییە هەستەکەن کەس لەسەریان نایەتە جواب هەستەکەن کە ئەوەی کە لە ڕابردووە وەکو دروشم ئاماژەی پێ ئەکرا کە کەرکووک قودس و دڵی کوردستان بوو نەخێوانیە کەرکووک تەنها جیرفانی بەرپرسەکانی هەرێمی کوردستانی گەرم دەکردە و پڕی دەکرد و هیچی تر. جارێکتر سڵاوتان لەبێت کاک سەرحەد سەبارەت بە بۆشایی ئەمنی لە نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق تا چەند هۆکارە بۆ جموجۆڵی داعش کە باز لەکێ کە لاندێک ناوچە زیاتر لە 30 کیلۆمەتر بۆشایی ئەمنی لە نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراقەیە. بەڵێ ڕاستە بۆشایی ئەمنی هەیە لە بینی هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی عێراقی تاکو ئێستا ئەوان استفادیانە و بۆشاییە کردووە توانیوانە لەو شوێنانە کار و چالاکی ئەنجام بدەن تاکو ئێستا هێزەکانی عێراقی و هێزی پێشمەرگە تەنسیق و هەماهەنگێکی ئەو تویانیە کە بە یەکەوە بتوانن ئەو سنوورانە پارێزن ڕاستە بە دەیان جار تەسریح لەسەرەوە دراوە کە هێزی پێشمەرگە ئەگەڕێتەوە ئەچێتەوە شوێنانی کە بۆیان دیاری کراوە و ئەچنەوە فڵان ڕەبی و شوێنەکانتەوە بۆ بەڵام ئەمانە هەمووی هەر قسە بۆ تەسریح بووە هیچی نەچوەتە بواری جێبەجێکردنەوە تەسریحاتی ئەوانەی عێراقیمان گوێنێ بۆ ئەڵێ هەندێک جار ئێمە عملیاتی هاوبەشەکەینەوە ئەوەی کە هێزی پێشمەرگە بگەڕێت تۆ یانی شتەکان لێکەوە دوورە ئێمە یەک حەقیقەت هەیە نابێ ئەوە بەڕاستی بشارینەوە ئێمە کەرکووک کورد بە شەڕ دۆڕانوێتی ئێستا هێزی عێراقی لەوێ باڵادەستە مەلەفی ئیداری بەدەست ئەوەیە مەلەفی عەسکەری بەدەست ئەوەیە مەلەفی سیاسی هەموو مەلەفەکان نای ئەوانە ئەوان چۆنیان بێت بەڕاستی بەو شێوەیە حکومڕانی کەرکووکەکان چیان نەبەست بێ ئەوایکەن کوردیش تاکو ئێستا ئێمە هیچ بەرنامەیەک نییە کورد بەڕاستی بەرنمەیەکی ڕوو نییە لەسەر گەڕانەوەی هێزی پێشمەرگە بۆ ئەو شارە تاکو ئێستا وەفتانەی کە ئەیبینین ئێستا کە ئەیبینین کە حکومەتی تازە تەشکیلەکرێت لەسەر دانانی وەزیرەکان و لەسەر کۆمەڵەشت یەکسەر هەردوو حیزبەکە ئەتوانن بچنە بەغدا لەسەرەوە و توێژ بکەن بەڵام بەداخەوە تاکو ئێستا نەمان بینی ینی وەفتێک بەڕاستی لەسەر کەرکووک بچێت لەگەڵ حکومەتی مەرکەزیادا بنیشێت و ئەو کێشە و مەشاکیلانی کە هەیە چارەسەرکرێ بەدەیان گوندە و سنوورە هەمووی چۆڵ کرا بەدەیان کەس دە و سنوورە خەتف کرا خەڵک ئیهانە کرا سەرانە لە خەڵک سەنرا خەڵکی زەوی و زال لە خەڵک سەنراوەتەوە ئەوەی کەمە بەستیان بوو بێت ئەوان دە سنوورەکەیان کردویانە ئەگەر ئێمە چاوەڕێ ئەوە بکەین بمانێ بە بەیاننامەیەک یاخود کوتلەیەکی پەرلەمان یاخود بە بروسکەیەک ئێمە بمانێ کەرکووک لەو بەیندەتیە ڕزگار بکەین بەڕاستی ئەوە نە لە خەم و خەفەتی کەرکووکیەکان کەمەکاتەوە و نە تاسیریشیە ئێمە ئەبێ بەرنامەمان هەبێت بۆ کەرکووک نابێت چاوەڕێ ڕوودا بکەین نەبێ خۆمان ڕووداوێک دروست بکەین نەگەر ئێمە چاوەڕێ ڕووداوێکی تر بکەین وەکو ساڵی 91 و ساڵی 2003 و 2014 بەڕاستی نەوانی ئەوەی کە لە کەرکووکی شاماوە ئەو گوندانی کە ماون ئەوانەش نەمێنێن بۆیە ئەو بەرنامەی کە هەیە بە حەقیقەت بەداخەوە تاکو ئێسا بەرنمەیەکی تۆکمە نییە لە ئاستی حکومەتی هەرێمی کوردستانە کە شتێکی بەرنمەیەکە بێ لەگەڵ حکومەتی مەرکەزیە کە ئەو کێشە مەشاکیلانە هەیە کە چارەسەر بکرێت بە تایبەتی ئەو گوندە کوردانی کە ڕۆژانە ئەبینن کە دەرەکرێن زەویزارەکانیان داگیرەکرێن یاخود ئەو کاتێک کە دانەوێڵیان پێگێت دانەوێڵەکانیان ئەسووتێ خەڵکیانی خەتفەکرێت بڵێن وڵات پێشمەرگە ئەگەڕێتەوە و لەگەڵ فڵان بەرپرسدانیشتین و کۆبوونەوەکان ئیجابی بوو بەما بەڕاستی ئەوەی کە هەشمانە دەدەستمانە چێت باشە بەس کاک سەرحەد تاکو ئێستا لە سەروبەندی پێکێنانی ئەم کابینێش ینی هیچ هەوڵێکی ڕاستەقینە بۆ گەڕانەوەی پێشمەرگە نییە یعنی ئێمە جارێکی تر ناتوانین بگەڕێنەوە کەرکووک وەکو پێشتر کە لە کەرکووک بوو کورد دەسەڵاتیە بوو من چەند جارێکی تریش ئەو قسەم کردو ئێستا جارێکی تر پێ دەڵێم
کورد لە کەرکووکە دۆڕاوی شەڕە ئەو هێزانەی کە لەوێن براوەی شەڕە تۆ ئەگەر بتەوێ جارێکی تر ئەو دەسەڵاتەی پێشووتە بێتەوە لە کەرکووک ئاشتی بگەڕێتەوە بەڕاستی قسەیەکی فارسی هەیە ئەڵێ گوزەشت ئەوە ڕێی ئێمە ناتوانین بە هیچ شێوەیەک ئەو دەسەڵاتی کە پێشووتر هەبوو لە کەرکووکە ئەو دەسەڵاتەمان هەبێتەوە ئەگەر بە ئاشتی بمانوێ بڕۆینەوە قسەیەکی تری ژێ ئەڵە کورد هەمیشە لەسەر مێژی گفتوگۆ دۆڕاوە ئەوەی کە لە شەڕ بەدەستێناوە لەسەر مێژ و گفتوگۆ دۆڕانوێتی ئێمە ناتوانین بە ئاشتی ئەوەی کە لە دەستماداوە لە کەرکووکە جارێکی تر بەدەستی بێنینەوە بەرگەشت زۆرە لەسەرەوەی کە بمانەوێ شتەکان ڕوون بکەینەوە بەڵام بەداخەوە ئێمە ئێستا کاتی ئەوەیە بەڕاستی قیادەی سیاسی کورد سەرۆکایەتی هەرێم حکومەت چۆن ئێستا ئەوان بۆ مەسلەی وەزیرەکان خێرا گەشتنە بەغدا لێوە کۆبوونەوە دەستی پێکرد حەقە لەسەر کەرکووکیش دەست پێ بکرێ ئەوەی کای بینین دوێنێ چەکدارێک نازانی چی ئەو چەکدارە تاکو ئێستا چوار گەنجی کورد ئەگرێت چوار گەنجی کورد یەکسەر دەستڕێژیان یەکا بەداخەوە شەیدیانەکە یان چوار گەنجی تر لە جێگایەکی تەراخەت فەکرێ خەڵکی ترە کوژرێت دیهاتەکان دەسووتێنرێن ئەمانە بەڕاستی ئەبێت چارەسەر کرێ ئەبێ کورد لەسەر کەرکووک یەکدەنگ بێ یەکەڵوێز بێت بڕیار بێت ئێمە نابێت لە دوورەوە سەیری کەرکووک بکەیت دەگەت بە دوورەوە سەیری کەرکووک بکەیت بەڕاستی ئەوە کارەساتێکی گەورەیە و تا ئێستا ژوامان کردووە. بەڵێ سپاس دەکەم دواتەگەڕێمەوە لای بەڕێزت کاک مەلافەرمان سەبارەت بە پێشێلکاریەکان لەسەر راستی حکوومەتی هەرێم پێدوای هیچ نەکرابوو لەسەر راستی بەغداش دەبێت چی بکرێن ئەو جۆری پێشلکارانەیە ینی پێشلکارەکان تەنها لە کەرکووکن یا بۆ نمونە ناوچە کوردیەکانی بۆ نمونە پارێزگای دیا لە سەلاحەدین نینەوە لە هەموو ناوچەکانم پێشلکاران بەرامبەر بە کورد هەیە؟ وڵا خورەبەر لەوەی وەڵامی ئەو پرسیارم حەزەکەم لەو ناوەڕۆکی ئەو نووسینەی مەڵبەندی کۆمەڵی ئیسلامیەوە پێما بەهین ئەوان بوو تەندێت تێبینی بڵێم جارێ یەکەم لە بەیانەکە باسەکان و ئێم چەند حیزبی کوردی لە کەرکووکە هەیە ینی تا ئێستا واز لە یەکێتی و پارتی بێنە ئەوە لە هەولێر و سلەیمانی وان وازە بەڵام تۆ ناتوانانی بچووکترین مزاهرە بکە یانی ناتوانانی ڕێپیاوانێ ساز بی ناتوانانی خەڵقی خۆ ساز بی ینی تۆ هەر لۆمەی یەکێتی و پارتی یەکێتی و پارتی تەواو ڕەخنەگرتن لێیان هیچ ئیسفادەی نەماوە بەڕاستی چکە من بۆ خۆم دەسم لێ ششتووە ئەنی بۆ کەرکووک ئەمە ناتوانانی چەنگایە بنن بەنیازی ئەوە مەبن پێشمەرگە بێتەوە بۆ کەرکووک بەو زروفە و بەو نەوعی جاران بڵێ پێشمەرگە دێتەوە ئەمە خۆڵ خەڵەتان منە هەر حیزبێک بێڵێ هەر قائیدەی بێڵێ باشە کە ئەمە حاڵی یەکێتی و پارتیە باشە کۆمەڵ و حیزبەکانی تر بۆ بڕوایان پێکەن بۆ لەگەڵیان دانیشتن بۆ خۆتان چارەسەرێ ناکەن کۆمەڵە حیزبن خۆتان بەرنامەیەکتان هەبێ بۆ کەرکووک خۆتان بەرنامەیەکتان کاری لەسەر بکەن ئەوە هەر باکتانەکەن بۆ کۆمونیت بەجۆتان ناکەن لە کەرکووکە چی بەجۆەکەن چیتان بۆ دانن لە کەرکووکە لەبەرەوە ئەو حیزبانە حەقا ئەوانیشان تێوە گلانووە ئەوانیشان عیبدار کردووە بەس بە خۆیان نازانن یعنی حەقا خۆیان با بەرنامەیە دابنن پێشەش حیزبن با بەرنامەیە دابنن بڵێ ئەمە بەرنامەیەشێتی پارتیە بە کەڵێک نایە ئێمە خۆمان دەست بەکارە بین دەربارەی پرسیارەکە بۆ ناوچە دابڕاوەز ناوچە دابڕاوەکان کار لەوە دەرچووە ینی ئەو ئێستا لە ڕووی سەربازیەوە مەسەلەن بێ باسیکەین ئێستا وەرن ناوچەی سەرووی کەرکووک ناوچەی ساڵایی بگرا ئەو عەسکەرە کە هیچ پێویست ناکەن لەوێ بڵاوی پێکراوە ئەو هەموو ڕەبایە کاتۆتەوە شوێنی ڕەبایەکانی کە جارانی حکوومەتی بەعەز ینی عەسکەری عێراقی لە سەردەمی سەدام حوسێنە لە چۆ بوو هەمان زنجیرە هەمان جادە ڕەبایەکانی ئێستا ئەو عەسکەرە بەلاژ لێوێ دانراوە ئەسڵەن هیچ پێویست ناکات هیچ مەشاکلێکی تیان نییە ئەمە یەک دوو شەکە عەمدیە ئەژینا مەسەلەن عەرەب حەقی چی دیاوە لە سەرووی کەرکووە دێ بۆ دەیەکانی لای یارمجە و دەیەکانی لای ڕۆژبەیانی و سەرووی کەرکووک لەو ماوەی هاتوبن ئەیاندانش ئەرزی ئێمەیە هاتنە گیانمانیانی لەوێ جا ئەپشۆنەکان تەش بە هەمان شێوە تۆ بڕۆ وەزعی لای خانەقین زانە لەوێ وەزعەکان بە هەمان شێوەیە ینی وەزعی ناوچە دابڕاوەکان لە خانەقینەوە بگرە تاکو دەڤەری مووسڵ هەمان سیاست پەیڕەوەکرێ هەمان وەزعە و بەردەوامە ئەو سیاسەتە کۆنە بەردەوامە بۆ بەردەوامە چونکە عیلاج نییە یعنی ئەزانێت ئەم قیادەی حیزبی کوردیە دەنگ ناکات یعنی مەسەن بۆ نمونە تورکیا بە قائیدەکەی بە قائیدی ئەم حیزبانە ئەڵێ عەشایەرە ئەڵێ
هیچ خوێندنەوەی نییە دەنگ ناکات جواب ناداتەوە یعنی ڕیفراندۆمەکە بێ ئەوەی خوێندنەوەی هەبێت ینی 2 ساڵ ئێستا دوای 2 ساڵ یەکێکی ئەڵێ وەڵا خراپ بوو یەکێکی ئەڵێ نەباش بوو یەکێکی ئەڵێ لە ناو بوخچە هەڵمانگرتەوە بۆ مستەقبەل یان ئەمە سیاسەتکردن نییە کاکە ئەمریکا و وڵاتانی دنیا و هەمووانە سیاسەتی تۆ ئەزانن لەبەرەوە ئەبێ من بۆ خۆم ڕاستە ئەبێ بەرنامەیەشی توکمە هەبێ ئەوەکو لە نووسینەکەی مەڵبەندا باسەکە بەرنامێتێک وەڵام چەند ساڵەکە کاکە لە 2023 باسی بەرنامەی تۆکماکەن کاکە دەستی دێ بشۆ ئەم دوو حیزبە گەورەیە کە پێڵێن حیزبی گەورە بەڕاستی لە فکرا گەورە نین کاڵێ حیزبی گەورە بۆ جان خۆمان گەورەیە یعنی بۆ جان ناوخۆ گەورەیە بۆ جان ڕۆشنبیران گەورەیە بۆ زمان بەستنی خەڵقی ئازادی خۆی ناو نیشتمان پەرەوەرە کوردەکان گەورەیە ئەجینە بۆ خەڵقی تر گەورە نییە سپاس دەکەم کاکە ئەمان دەستی لێ بشۆ لە مۆزعەیە ئەمە کەرکووک ئیسپاتی سپاس دەکەم وەساوەتە سەر ئەوەی کە خەڵک خۆی مشۆری خۆی بخوا وە خەڵکی کەرکووک بە تایبەتی جارێکە دێمەوە سەر ئەوە خۆی مشۆری خۆی بخوا هەوڵ بات ڕێپێوان بکە هەوڵ بە ناڕزایی دەربڕێ هەوڵ بە ڕێگەی لە ڕێەکان جۆرە لە یەکگرتووی بێنی کەرکووک خۆی خاوەندارەتی خۆی بکات بەڵێ کاک مەلا فەرمان بەڵێ ببوورە ناوبڕێکمانەیە دوای ناوبڕەکە دەگەڕێمەوە لای بەڕێز بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتە تۆپ چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنتی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە، هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی، شەقامی مامۆستایان، نزیک شەقامی قەنات، تەلاری جاسەنا. 0 153 85 85. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسێنی نییە نینی تامیز ڕۆشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تۆپ چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکتر سڵاوتان لەبێت کاک سەرحەت قادر بگرێم و لای بەڕێزت سەبارەت بەوەی کە پێ دوای ئەم وەفدەی کە ڕۆشتن بۆ بەغدای خودە وەفدە کوردیەکان هیچیان خەمی ڕاستەقینەی ناوچە جێناکۆکان نەبووە و شەڕە لەسەر پۆست؟ بەڵێ دواتر دەگرێنەوە لای کاک سەرحەت. کاک مەلا فەرمان بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بە ناوچە جێناکۆکەکان ئێستا پێ دوای ینی تەنها پرۆژەکە ئەوەیە کە لایەنەکانی دەرەوەی بڵین پارتی و یەکێتی و خەڵکی ئەو ناوچەنە ناوچە دەبرێنەوە خۆیان پرۆژەیان هەبێت؟ بەتەئکید لەکەوە ناخۆشەکە بەو شێوەیە بکرێ بەڵام کاکە دەرکەوتووە دەرکەوتووە ئەم دەسەڵاتی لە هەرێمە هەیە بەستەوەستانە و شەرمنۆکە و ناتوانێت هیچ هەنگاو بنێت و ناشەوێ هەنگاو بنێ چکە مەسەلەن بچووکترین هەنگاو باشە شێر ڕێگری لێ کردو کە هێزی پێشمەرگەیەک خەی هەر بچووتی شت
مەسەتەوە عێراق یا هەبە وڵاتێکی تر کە دێتە پەرلەمانەکەت کە بە حکوومەتەکەڵی کوا بودجەی ساڵانت چەنە نیەتی یعنی نای خەمڵێنە بودجەی من ئەم حکوومەتەی من پێویستی بە 10 دینارە پێویستی بە 1000 دینارە خۆ عائیلەیەک ماڵێک ساڵانە حسابەکە چەنی پێویستە یا مانگانە ینی بۆیە ئەم دەسەڵاتە ئێسا بەرنامەی نییە بۆ ناوسەدا بڕاوەکان ناکەوێت باشترین حل ئەوەیە ئەوەیە ئەگەر خەڵقی کەرکووک و خەڵکی ناوچەدا بڕاوەکان بتوانن خۆیان مشوری خۆیان بخۆن و بتوان خۆیان لە مەدای دوورە بتوان خۆیان خاوەندارەتی بکەن خاوەندارەتی پرسی کەرکووک بکەن چکە پرسی کەرکووک پرسێکی زۆر ئاڵۆزە پرسێکە زیاتر وای داهاتەوە کەوتوتە سەر خۆمان بەڵێ کاک مەلا فەرمان بەڵێ سپاس دەکەم دواتر دەگرم و لای بەڕێزت سپاس دەکەم دەگرم و لای بەڕێزت کاک سەرحەت بگرم بەڵێ دەگرم و لای بەڕێز کاک مەلا فەرمان کاک سەرحەت بگەڕێم و لای بەڕێزت سەبارەت بەوەی کە ئەم وەفدانەی کە ئێستا بەغدا پێ دوایەتەنە خەمیان خەمی پۆستە و سەبارەت بە و بڕیارش کە دەرچووە سەبارەت بۆ دەستگیرکردنی بەڕێزت دووبارە پەیوەندی بەچیەوەیە کە بڕیاری دەستگیرکردن بۆ بەڕێزت دەچێتەوە دیارە پێشتر ئەو بڕیارە دەرکرا بوو لەسەر مەوزوعی ڕیفرامدۆمە کەوا بەشداری ڕیفرامدۆمم کردو یەکێک بووم لەو کەسانە لەسەرەوە بڕیاری دەستگیرکردنم بۆ دەرچووە لە 29 یەکا دیارە جارێکی تر ئەو فەرمانە لە پۆلیسی دیارە کاتی خۆی ئەمر قەبزەکە لەوێ کە دەرچووە لە مەحکەمە ئێوێ نردوانێتەوە بۆ پۆلیسی کەرکووک بۆ خۆم و عقید کامێران و مفۆز پشتیوان و مفۆزێکی تریشەکە لەگەڵمانە گوایە ئەمانە ئێمە بەشداری ڕیفرامدۆمان کردووە داوا لە پۆلیسی کەرکووکە کرێکە کیندەکەیان تامیم کردو بۆ شوێنەکان کە ئەمانە تاوانبارن بۆی کە بەشداری ڕیفرامدۆمیان کردووە بگیرێ لەسەر بڕیارە کۆنەکەی ئەمان جارێکی تر تاکی دەکەنەوە لەسەر گرتنمان باشە ئەی حکوومەت و بڵین لایەنە پەیوەندیەکان چیان کردو خۆی لە دادگای فیدراڵی ڕیفراندۆم بڵین سڕ کرا هیچیان نەکردەوە بۆ کۆتایی هێنان ئەوانەی کە ئەندامی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆمی ژنێستا لە بەغدا هیچیان نەکردەوە بۆەوەی کە ئەم کێشەیە کۆتایی بێبێ ئەو کێشەیە ئێمە تاکو ئێستا هەر ماوەتەوە چەند جارێک وەفتی حکوومەتی هەرێم چۆتە بەغداهی بەغدا هاتووە تێرە وەکو جەنابەت ئیشارەتت پێدا ئێمە جێگیری سەرۆکی حکوومەتمان هەیە وەزیرمان هەیە پەرلەمانتارمان هەیە ئێمە تاکو ئێستا تەنها کەسم من لەسەر مەوزوعی ڕیفرامدۆم کە ماوەی 2 ساڵ زیاتر ئەو ئەمری گرتنم بۆ دەرچووە و ئێستا بۆ 3 کەسی تریش دەرچووە جارێکی تر تاکی دەکەنەوە لە گرتنەکەمان چەند جارێک من لەگەڵ بەرپرسانی حکوومەتی هەرێما دانیشتم پێموان بتون وتویان ئێمە چارەسەر یەکەین بەڵام تاکو ئێستا نەیانتوانیوە چاری سەریکەن و کێشەکە هەروە ماوەتەوە باشە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە نەیانتوانویان خۆیان نایانەوێت چارەسەریکەن والله ئەوە پرسیارێکە من وەکو ئیشارەتم پێدا ئێمە ئێستا ئەوانەی کە کاتی خۆی کە چوون خواحافیزی لە حکوومەتی مرکزی بکەین لەسەر مەوزوعی ڕیفرامدۆم ئەو لیژنەی کە هەبوو ئێستاوانە ئەکسەریەتی لە بەغدان لەوێت دەوامەکەن بۆ تەنها کەس ئێمە لەسەر مەوزوعی ڕیفرامدۆم ئەمە قەبزمان بۆ دەربکرێت خۆ من فەقری پێواکەم بەڕاستی منەوە ئەمە قەبزەکەی گرتومەتە چوارچێوە و لە پشت سەرمەوە دامناوە بەڵام بۆ تەنها ئێمە تاکو ئێستا ئەمە قەبزمان هەبێت و نەتوانرێ ئەوە چارەسەرکرێەوە پرسیارێکە بەڕاستی لای منیش و لای خەڵکی تریش باشە بەس ئەو وەفدانەی کرەسنە بەغداد پێ دوایە ئێستاش تەنە شەڕی پۆستەوە کۆ ڕابردوو هیچی لەسەر خاک و ناوچە جێناکۆکان نییە بە بۆچوونی بەڕێزە وەفتەکان کە ئێستا ئەوەی کە ئێستا لە بەغداد بۆ مەوزوعی پۆست چوون مشکلەکە لەسەر پۆستە پێشووتر کە چوونەتەوێت لەسەر مەوزوعی بودجە و نەوت و ئەو شتانە چوونەتە ئەوێنە ئەوەی کە بینیمانە لەسەر مەوزوعی کەرکووک تاکو و ئێستا وەفتێک بەڕسمی نەچوونەتە کەرکووک کە ئەو وەفتە لەسەر مەوزوعی کەرکووک چوو بێ تاکو ئێستا کێشە و مەشاکل لە بینی هەردوو حیزبەکە یا هەیە لەسەر مەوزوعی دوای 16 ئۆکتۆبەرەوە لەسەر کەرکووک ئەوەی کە بینیمان ینی هەر سەبەبی ئەو کێشە و مەشاکیلەش بوو نەتوانرا مەحافزێکدا بنرێ ئەندامانی ئەنجومەنی مەحافزە نەگەڕانەوە کە بگەڕانایەتەوە ئەو کاتە ئەتوانرا مەحافز دابنێ دیارە کۆمەڵی ئەشکالەیە لە نەزەری تاکو ئێستا پارتی وا سەیرەکە کە کەرکووک داگیر کراوە بەڵام لە هەمان کاتا کۆمەڵە خەڵکیش ئێستا گەڕاوەتەوە لەو شارەیە
ئەو کێشە مەشاکیلانی کە بینی هەردوو حیزبی دەسەڵاتدارە هەیە پارتی وێکێتی ڕنگدانەوەیەکی خراپی لەسەر کەرکووکە بووە تاکو ئێستا بەڕاستی تاسیری کردووە توانم بڵم سەر تاکەکانی کەرکووکیش لە هەمان کاتیشا نەتەوەکانی تر بە تایبەتی ئەو محافزەی کە ئێستا دانراوە بە وەکالەت ئەو توانوێتی ئەو هەلە بخۆزێتەوە ئەوەی کە مەبەستی بێ کردوێتی ئەوەی کە لە ماوەی 14 ساڵا کورد نەیتوانی لەو شاریا بیکە لە ماوەی 2 ساڵا و محافزە توانیوێتی بیکا زۆر بە ئاشکرا زۆر بێملەتانش کردوێتی. باشە بەس وەکو گەڕانەوەی ینی بەرپرسانی ئەمنی کورد کە بەڕێزت دەڵێ بەڕێزت فەرمانی دەستگیرکردن تەیە و هیچ بەرپرسێکی ئەمنی پارتی وێکێتی ئێستا بە تەواوەتی گەڕاونەوە ناوچە جێناکوکان کە پێشتر دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ئەو پۆستانیان جێشتە بوو بڵێن لە پارێزگای کەرکووک بێ نەینەوا بێت دیالە بێت سەلاحەدین بێت. ئێمە جێگری ڕێز وزەرامان هەیە ئێستا لە بەغدا وەزیرمان هەیە لە بەغدا بەدەیان قایت فرقە و ئامەلیوا و بەرپرسی ئەمنی من هەر خۆم لەسەر بەڕیاری وەزارەتی ناخۆ کە پیان ڕاگەیانم زیاتر لە 200 ئەفسەری کەرکووکیان کە بەجێ هێشت بوو هاتوبوونە هەولێر کەمتر لە ماوەی 15 ڕۆژ لە دوای 16 ئۆکتۆبەر هەمیانمان ناردنەوە ئێستا هەندێک لەوانە هەندێکیان چوونەتەوە جێگای خۆیان بەڵام هەندێکیان تا ئێستا نەگەڕاونەتەوە ئەوەی بەرپرسی پۆستە ئەمنیەکانی تێرەوانی کە ئینی برادرانی یەکێتیەوە خوێن لەو شارە بوون چەند کەسێکیان ئەویان کە بەجێشت و بێت کە کێشە و مەشاکیلیان نەبوو بێژنە هەر لەو شارە دەوام بکەن بەڵام وەکو دەسەڵات نییە لەو شاریا دەسەڵات دای خەڵکی ترە دەسەڵات لای کورد نیە ئێستا. باشە بەزۆکو چارەسەر کە بەڕێزت پێدوای جارێکی تر کورد وەکو بۆ نمونە پێش 16 ئۆکتۆبەر بەهێز ناگەڕێتەوە ئەنی چارەسەر چی بۆ چارەسەرکردنی ئەو پێشێلکارانێ چی لە ڕووی ئەمنی چ لە ڕووی ئیداری چ لە ڕووی سیاسی شەوە لە کورد دەکرێت لە ناوچە جێناکۆکەکان. کورد ئەتوانێت وەکو کاکمەلا فەرمان ئیشارەتی بە شتێکدا لە ڕێگای خۆپیشاندانێکەوە ئەتوانرا کە کورد بە شەرتەیەک بەیانەوانەیە زۆر لە مەوضوعەکان بگۆڕدرایە یاخود ئەوەی کە ئێستا کرێت لەو شارەیە پیان بڵند بۆستن لێرە ئیتر بەسە لێتان قبوڵ ناکرێت. خۆپیشاندانێک ئەوە زۆر تاسیریە بوو بەڵام نەتوانراوە خۆپیشاندانێکیش بکرێت لەبەرەوەی هەردوو لابە گومانن لە شێوەی خۆپیشاندانەکە ئەڵەن خۆپیشاندانەکە بکرێنەوانێت لەیانێک دەبێت نایەدێکی تر هەلەکە بقۆزێتەوە بە شێوەیەکی ترابی دەبێت ئەوە تاکو ێستا بە قەنەعەتی من ئەو خۆپیشاندانەش نەکراوە وەکو هێزی عەسکەریش کورد چاوەڕێی حەدەسەکە کە بێتە پێشەوە ئەو حەدەسەش کەی ئەبێت و چۆنە بێ ئەوە زۆری ماوە ئەگینا وەکوەوەی کە بەرنامەیەکە بێت کە کورد بێوێ وەکو هێز بگەڕێتەوە کەرکووک دەسەڵاتی پێشووی هەبێ نابێ ئەگەر تۆ بتێ لیوایەک یا دوو لیوا بچێتەوە شوێنێکی تر ئەو دوو لیوایە ئەگەر بچێتەوە ئەگەر تەنسیب بێ لەسەر ئەو فیرقانەی کە چی لەسەر پۆلیسی ئیتیحادی بێ یا لەسەر جێشی عێراقی بێت لەگەڕانەوەی باشترە بێت لەبەرەوەی هیچ دەسەڵاتێکی ئەو تویان نابێ ئەوەی کە ئێستا هەیە کە کورداواکە کە لیوایەک تەشکیل بکرێت لە نەتەوەکان بۆ پاراستنی کەرکووک دیارە تاکو ئێستا هیچ حالێک نەبووە کوردیش بێ ئەمەل بۆ لەوەی کە جارێکی تر پێشمەرگە بگەڕێتەوە ئەو شارە دەسەڵات بگرێتەوە دەست بۆیە ئێستا داوای ئەوە ئاکرێت کە ئەو لیوایە تەشکیل بکرێت و بتوانن بۆ پاراستنی کەرکووک. باشە بەس بە بۆ چوونی بەڕێز کە ئێمە ئێستا کەرکووکمان لەدەست داوە یە بڵێن ناوچە جێناکوکان هەمویان کە باز دەکە ستا پەنجای خاکە دەبێت کەسی لەسەر سزا بدرێت مەبەست چۆنە ینی بۆ سزا بدرێت ینی دەبێت کەسێک لەسەرەوە سزا بدرێت ینی کێ سزا بدرێت ئەگەر ئێمە لە سەدا پەنجای خاکەمان لەدەستدا لە هەموو ناوچە کوردنشینەکان لە ناوچە داپڕێنراوەکان. خۆی پرسیارێکی زۆر جوانە یعنی بە حقیقەت ئێمە سێ سەرۆکایەتیمان هەبووە ئەو کاتە سەرۆکایەتی هەرێممان نەبووە پەرلەمانمان نەبووە سەرۆکایەتی حکومەتمان نەبووە ئەبووە لیژنەیەک تەشکیل بکرایە ئەو کاتە لەم سەرۆکایەتیانە بزانزانە سەبەبی بەدەستدانەوەی کەرکووک چی بوو 16 ئۆکتۆبەر بۆ ڕوویدا یاخود لە شنگار بە هەمان شێوە لە مەخمور بە هەمان شێوە خانەقین بە هەمان شێوە ئەبێ پاداشت و سزا هەبێ بەس بەداخەوە پاداشت و سزا نییە ئەوەی کە ڕای کردووە ئەوەی کە شەهید بووە ئەوەی کە شەڕی کردووە ئێستا هەمووی وەکو یەکە تا ئێستا تۆ نازانی کێ پاڵەوانی شەڕە کێ دۆڕاوی شەڕە ئەوەی کە دۆڕاوی شەڕ بوو ئێستا بۆ بە پاڵەوانی شەڕ ئەوەی کە پاڵەوانی شەڕ بوو ئێستا خواخوایەتی لە سوچێکەوە خۆی ماداوە کە هەدەری دەکەن کە محاسبەی دەکەن یعنی بەداخەوە هیچ کەسێک لەسەر ئەم مەسەلانە محاسبە نەکرا هیچ کەسێکمان نەبینی لەسەرەوە
مەجلیسی لەسەر تەشکیل بکرێت تاکو ئێستا بۆ نەوەکانی داهاتوومان شتێکی ڕوون نییە لەو سێ سەرۆکایەتیە کە لیژنەیەک تەشکیل کرابێت بە ڕسمی بڵند کاکە ئەمە سەبەبی ڕووخانی ئەمە سەبەبی بەدەستدانەوەی کەرکووک بووە کەرکووک بۆ 16 ئۆکتۆبەر دروست بوو سەبەبەکەی چی بوو کێ سەبەب بوو کێشە مەشاکیلانە بۆ دروست بوو کە کەرکووک وای لێبێت بۆ خانەقین وای لێبێ بۆ ئەو هەموو شەهید و بریندارە لە دووزار ڕوویدا بۆ لە هەندێک شوێنە پێشمەرگە مەقاومەی کرد لە هەندێک شوێنە دەور و تەسلیم کراوە لە هەندێک شوێنە ئینسیحاب کراوە ئەمە بەڕاستی ئەبێ لیژنەیەک ئەمە تەشکیل کرێ بۆ ئەمە حەقیقەتەکان ڕوون بکرێتەوە ئەمە بەوە نابێ من سەر بەلایەنێکی سیاسی بم لایەنێکی سیاسی تاوانبار بکەم یا لایەنێکی سیاسی تر من لایەنێکی تر تاوانبار بکە ئەبێ ئەمە لیژنەیەک هەبێک لە پەرلەمان بقناعتي من هذا سركاتي هرم سركاتي حكمت بالرسمي او لجنه اعلان شيان بكر دايا كي سببي يكمي تعوان بارا هلا شنقاره وتا خانقين بو او سبب هذا رويدا يعني بهزاران بيجمرقه بو لما وشن ساعات يكا ناتواني مقاومه نكرا انسحاب كرا سبب بقي تشيبو ابي اما هرون بكريتو اساسا بو ايدار ابي امرون بكريتو بەڵێ بە کورتی ئەگەر وەڵامی و پرسیاراشم دەیتەوە سەبارەت بەوەی کە تا چەند ناکۆکیانی ئێران و بڵین ئەمریکا لە سەر عێراق کاریگەری لەسەر بەهێزبوونەوەی داعش و تا چەند بەهێزبوونەوەی داعش لە بەرژەوەندی مەسەلەن ئەمریکا و وەکو پاسایەک بۆ مانەوەی هێزەکانی ئەمریکاشە لە عێراق خۆی داعش کە هەر کە دروست بوو بە حقیقەت لە بیدایەتەوە کە داعش دروست بووە ئەوانە لەلایەن چەند وڵاتێکەوە لەلایەن ئەتوانین بڵێن چەند جەمسەرێک بوون هەر یەکە لە شوێنێکەوە دام کرا ئەگنا داعش کە ڕۆی نزیکی بەغدا بۆەوە بۆ گەڕایەوە پەلاماری شنگاریدا ینی شتەکان ئەوە ڕون و ئاشکرایە بەڕاستی ئەو زەقتەی کە ئێستا لەسەر ئەمریکا هەیە بۆ چۆڵکردنی ئەمریکا و هاوپەیمانان لە عێراقا جموجۆڵی داعشیش و ئەو تەسلیحاتانش کە ئادرێت کە بە هەزاران چەکداری داعش هاتوونەتەوە سنوورەکە و داعش ئێستا دەستی کردوێتەوە بە جموجۆڵ و ئەمە بەڕاستی هەمووی علاماتی ئیستیفامە کە داعش ئێستا لە سنوورەکە بەڕاستی جموجۆڵێکی زۆری هەیە ئەبینرێت وەکو هێز ئەبینرێت نەوەکو وەکو مەفرەزەیەکی بچووک لە چی لە سنووری پارێزگای کەرکووک لە سنووری پارێزگای دیالە سەلاحەدین تا ئاچێتە مۆسڵە مادی بە هەمان شێوە سوپاس دەکەم کاک مەلا فەرمان دوو خولەکیش بۆ بەڕێزە سەبارەت بەوەی کە هەرچەندە بەڕێز وتت بێئومێد بووی بەڵام لەگەڵ کابینەی تانزە ینی کابینی تازە حکوومەتی عێراقی دەبێت چی بکرێگەر مەسەرەن لە هێزەکانی دەسەڵات بێئومێد بووی دەبێت لایەنەکانی تر چی بکەن لەگەڵ ئەم حکوومەتە ئەگەر شتێکشت مابێت سوپاس دەکەین والله خۆی یەکەم جار نییە لەگەڵ حکوومەتی عێراقی دانیشتریە لەگەڵ حکوومەتی یەکلادایەکانی عێراقا دانیشتن کراوە و بە هەمان شێوە بەرنامەکان دووبارە بە وعدیان بە خەڵکاوە کەچی هیچ نەتیجەی نەبوو من پێم وابێ ئەم جارش هەروەکو جارەکانی ترە ڕێکەوتنەکان لەسەر پرسی خاک نابێت لەسەر پرسی نیشتیمانی و نەتەوە نابێت بەڵام ئەوەی کە جەنابە پرسی من بەلام وەسەیدا باز لە چاکسازی بکرێت چاوەڕانی چاکسازی و سزادان و ئەمانە لە خەڵکی کێ بکرێت کە خەڵکی خۆی زاڵم بێ کە خەڵکی خۆی غەڵەتی کرد بێ کە خەڵکی خۆی هۆکار بێ لە دەستدانی کەرکووک و ناوچە دابڕاوەکان چێ محاسبەی بکات پەرلەمانێکتێ پەرلەمانێکی گوێ لە مشت ناتوانێت بانگی هیچیان بکات کوای ناتوانێت بانگی هیچ کەسێ بکە بڵێکا کە کەرکووک بۆ وای لێ هات بەرکا کە ڕێفراندۆم بۆ وای لێ هات ئەرێ چاکسازی چۆن وای لێ هات دوایی باشە لە سەری سەرەوە بۆ گەن بووە یعنی لە سەری سەرەوە ئەگەر ئەنەوەیە چاکسازی بکەن ئەنێ وەزعی ناوچە دابڕاوەکان چاک بکەن ئەبێ لە سەری سەرەوە چاکی بکەن لە شوێنەی کە بۆگەن بۆ لە سەرەوە لەوێوە چاکی بکەن پێدا بێنە خوارەوە ئەمەش چاوەڕان ناکرێت لەم دوو دەسەڵاتە بەڕاستی لەم دەسەڵاتە ئەوە ناکرێت چونکە ئەگەرەوە بکرێ ینی کەواتە ینی کۆتایی خۆی چۆن نەکرێت کۆتایی خۆی بێ ینی وای لێ هاتووە ینی گەندەڵی بە هەموو ئینەکە گەندەڵی سیاسی گەندەڵی نیشتیمانی گەندەڵی پارە سەروەت سامان چۆتە هەموو کونوکە لەبەرێکی ئەو دەسەڵاتەوە چۆتە خوارەوە سوپاس دەکەین لە سەرۆکی گەورترەوە بگرە لە سەرەوە بگرە بڕە سەیری ئیمکانیات و ڤێلا و ژیانی شاهانەیە ئەوان کە لەگە خەڵکە ئەمە ناکرێت قەت ممکن نییە
سپاس دەکەین کاک مەلا فەرمان. ئەبێ ئەو سەرکردەیەمان هەیە بەڵێ ئەو سەرکردە حزبی ئەو سەر کوردەمان هەیە بڕە لە جاتی میلەتەکە سوال بکە من پێم وایە نەخێر حەزەکە هەموو میلەتەکە سوال بکە بۆ ئەوەی خۆی تێر بێت. بەڵێ سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان کاک مەلا فەرمان محەممەد کە شارەزار لە کاروباری ناوسادا بڕێنەکان کە لە کەرکووکەوە لەگەڵمان بوو هەروە ئامیت سەرحەد قادر بەڕێوەبەری پێشووی پۆلیسی قەزا و ناحیەکانی کەرکووک کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی. سپاس بە بینەرانی بەرە سپاس بە هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.